کاتێک لەوانە دەپرسی کە لە کوردستانەوە یان هەرجەیەکی دیکەی دنیا بۆ ئەوروپا کۆچ دەکەن زۆر بە کەمی گوێت لە ناوی سویسرا دەبێت کە بۆی بێن. هەمووان دەزانن وڵاتێکی خۆشە، بەڵام دەشزانن بۆ پێدانی مافی مانەوە زۆر زەحمەتە و ژیانی شتەیدا گرانە، نرخ گرانە. بەڵام داتا فەرمیەکانی سویسرا شتێکی دیکە دەڵێن لە مانگەکانی ڕابردوودا. ژمارەیەکی زۆر هاوڵاتی ئەفغانستان و تورکیا و سووریا ڕۆیان لە وڵاتە کردو و داوای مافی مانەوەیان کردووە. ورتر بیڵم 24511 کەس داوای مافی مانەوەیان کردووە. ئەمەش 9583 داواکاری زیاترە بە بەراورد بە ساڵی پێشتر. بۆیە وەکو وەزارەتی کۆچبەری سویسرا چاوەڕوانی دەکات، ئەم ساڵ لە 2023دا ژمارەکە بۆ 27000 داواکاری کۆچبەری بەرز دەبێتەوە. زۆربەی ئەوانەی مانگەکانی ڕابردوو داوای مافی مانەوەیان کردووە لە سویسرا بێگومان خەڵکی ئەفغانستان و 7054 داواکارین. دوای ئەوان هاوڵاتیانی تورکیا و سووریا دێن کە بێگومان کوردی باکوور و ڕۆژاوای کوردستانیشان تێدان، بەڵام لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە ژمارەیەکی وا نەچوونتە سویسرا. وەزارەتە سویسرەکە ئەوەش یاشکرا کردووە کە زۆربەی داواکاریەکانی مانەوە بڕیاریان لەبارەوە دراوە و تەنیا 4816 کەس یاخود کەیس مافی مانەوەیان وەرگرتووە. بەڵام هێشتاش 7801 کەیس ماون کە بڕیاریان لە بارەوە بدرێت. لە ماوەی ڕابردوودا لە سویسراوە پەیوەندی بە هێڵی گەرمی دیاسپۆراوە دەکرێت کراوە و چیرۆکی چاوەڕوانی دوورودرێژی کۆچبەرانی کورد بۆ وەرگرتنی مافی مانەوە لەو وڵاتە گێڕدراونەتەوە.